دوو مانجی دیکە 100 تێپەڕ دەبێت بەسەر ڕێکەوتنامەی سایکس بیکۆ کە لە مانجی 5916 لە نێوان فەڕەنسا و بەریتانیا ئیمزاکرا. بەپێی ڕێکەوتنەکە کوردستان بەسەر 4 پارچە دابەشکرا. دوای نزیکەی 100 ساڵ بەسەرە و ڕێکەوتنە ناوچەکە بە گۆڕانکارێکی خێرا تێپەڕ دەبێت. چاودێرانی سیاسیش دەڵێن پێویستە کۆنگرەی نەتەوەیی ئەنجام بدرێت و کورد خۆی چارەنووسی خۆی لەو نەخشە نوێی کە دروست دەبێت دیاری بکات. کاتی ئەوە هاتیە ملەتی کورد مراجعەی بڕیاری خۆی بکات، کاتی ئەوە هاتیە ممارەسەی مافی خۆی مافی چارەنووسی خۆی مراجعە بکات، بایتە خاوەن استراتیجەتێکی نەتەوەیی یەکگرتو ببیتە خاوەن سیاسەتێکی نوێ، پلان و بەرنامە بۆ خۆ دابنیت، دەبیت نەخشە ڕێگایەک هەبێت، هەموو اتفاقێکی سیاسی لەسەر ئەو مەوزوعە بکرێت. ملەتی کورد ئەمڕۆ دەرفەتێکی زۆر گەورەیە، ناوچەی ئێمە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری گەورەی تێدا، گۆڕانکاری پەلەی تێدا، گۆڕانکاری وا تێدا، ئینشاءڵڵا دەرفەتێکی گەورەیە و لە بەرژەوەندی ملەتی کوردە. باوتەی چاودێرانی سیاسی لە ئێستادا ئەولەویەت دەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد بێنە دەنگ و کۆتایی بەم ململانێ و ناکۆچانە بهێنن کە لە نێوان پارت و لایەنە سیاسەکان هەیە. ڕاشان وایە یەخستنی نێوماڵی کورد با قازانجی گەلی کورد کۆتایی دێت. ئەوەی زۆر لەبارە کە دووبارە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارشتر دابەش بکرێتەوە، ئەم جاریان کە کورد ڕۆڵی بەرچاوی بیاخۆت کورد مەسەلا لە یەک لە فاکتۆرە گرنگەکان بۆ ئەوەی ئەم جارە شتێکی دەستکەویتن. لە کوردستانی عێراق کە دەکا بەشی کوردستانی جنوبی پێی ئەوە نەخشی خۆی گرتیە هەتا ڕادەیەکی باش، لە ڕۆژاواش تقریبن وا خەریکە بێگریتن و حرەکەیەکی بەهێزیش لە باکووریش هەیە. بەڵام ئەمە دەگەڕێتەوە سەر کورد، بخۆی کورد چەند فاکتەری بەهێزیە، کورد چەند دەتوانیتن پێگەی خۆی تون کاتن لە ناوە خۆی یەکێتی خۆی بەخێز بکاتن بۆ ئەوەی ببێتە فاکتەرێکی گرنگ کاتێکە ئەم تەقسیم و ئەو هاوچێشە سیاسی و جوگرافیە دێتەوە گۆڕە و جارێکیکە دابەشکاری دەکرێتەوە. گفتوگۆی ڕێکەوتنی سایکس بیکۆ لە مانجی 11/1915 بە شێوەیەکی نهێنی لە نێوان دیبلۆماتکاری فەڕەنسی فرانسوا جۆرج بیکۆ دیبلۆماتکاری بەریتانی مارک سایکس دەستی پێکرد لە ماوەی مانگێکدا لە 15/1916 بۆ 16/5/1916 ڕێکەوتنەکە ئامادەکرا و ئیمزای لەسەر کرا. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.